وەڵامی بنەرانی زاری کرمەنجی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری سۆران لە درێژەی کار و چالاکیەکانی ئەمڕۆ ئێوارەیەکی پڕ لە موزیک بەڕێوە چێت لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سۆران ئەمڕۆ کۆنسێرتێکی موزیکی ئەنجامەدرێت ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان میوانان بوونی هەیە. گروپی چەمبەری موزیک بە چاودێری هەڵگری شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆ سۆران و بەسەرپەرشتی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سۆران کۆنسێرتێک ساز دەکرێت لەلایەن گروپی چەمبەری موزیکی ئیدارە سەربەخۆ سۆران سادە. هەڵبەتە ئەم کۆنسێرتە موزیکە بۆ یەکەمین جارە لە ئیدارە سەربەخۆ سۆران بەڕێوە چێت بە چاودێری هەڵگری شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆ سۆران لەلایەن بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری سۆران و بەڕێوە چێت ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان و موزیسیانان و هاوکات میوانان بەشداریان تێدا کردووە. هەریەکە لە هەڵگری شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆ سۆران و کۆمەڵێک مقامی قەزاکانی سنوورەکە و هاوکات ژمارەیەک لە میوانان لە شارەکانی دیکە هەرێمی کوردستان بەشداریان تێدا کردووە. زۆر بە کورتی وتەی بەخێراتن لەلایەن مامۆستا یوسف عومەر بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری سۆرانە خوێندرێتەوە بەفەرمێت. بە وتەیەکی فەیلسوفی چینی کۆنفۆشیۆس دەست پێ دەکەم کە دەڵێت بۆ ناسینی ژیاری و پێشکەوتنی هەر نەتەوەیەک گوێ لە میوزیکەکەی بگرن. سڵاو و ڕێز، سەرەتا بە ناوی خۆم و بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری سۆران و گروپی چەمبەر میوزیک بە خێراتنێکی گەرمی میوانە ئازیزەکان و هۆگرانی هونەری میوزیک دەکەین. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئامادەبوونی ئێوە نیشانەی هەستێکی بەرزی هونەریە. بەڕێزان، خۆمە بە خۆشحاڵ دەزانین لە ئێوارەیەکی پڕ هەست و سۆزی بەهاری ڕازاوە و شورتە جوانەکەی سۆران بەیەکەوە گوێگری چریکەی ئاوازی کلاسیک و نوێ دەبین. هەستێکی تایبەتە کاتێک ئاواز و میوزیک تێکەڵی ئەم بەهارە جوانە ئەم سروشتە ڕازاوەیە دەبێت، بە تایبەتیش لە دەبەرێکی جوان و ڕازاوەی وەک دەبەری سۆران. میوانانی قەدرکران، وەک ڕوونە دەبەری ئێمە جیارەوەی خاوەنی دیمەنی جوان و سەرڕاکێشە هەستی شۆڕژێڕی و کوردایەتی و تێکۆشان بە درێژایی مێژوو تێیدا بەرز بووە. لەگەڵ ئەوەشدا خاصیەتێکی دیکەی جیاوازتری هەیە، ئەویش هەستی هونەری و هونەرپەروەریە. چەندین هونەرمەندی دیاری کورد هەڵکەوتووی ئەم ناوچەیەن لە میوزیک ژەن، گۆرانی بێژ، ئەکتەر، نیگارچێش کە لێرەدا ناتوانین ناوی هەمیان بهێنین. زۆر خۆشحاڵین ئەم ئێوارەیە لەگەڵ گروپی چەمبەر میوزیکی هەولێر لەژێر چاودێری بەڕێز کاکەڵگۆر شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بە کۆنسێرتێکی میوزیک و بە سەرپەرشتی مامۆستای گەورەمان مامۆستا سەید ئەحمەد ڕەوادزی ڕۆژەکەتان ڕازاوەتر بکەین کە ژەنینی 6 پارچە میوزیکی کوردی و 3 پارچە میوزیکی کلاسیک لەخۆ دەگرێت. هەر لێرەوە دەمەوێت بڵێم زۆر سپاسی بەڕێز کاکەڵگۆر دەکەین کە هەمیشە پاڵپشت و هاوکارمان بووە لە هەموو چالاکیەکانمان. جێگای ڕێز و تەقدیرە زۆر سپاسەکەین. ئێوەش دانیشن بەخێر و بەخێر بن ئینشاءڵڵا ئێوارەش سزبەخشە بێ بە هەمووتان. زۆر سپاس. ئامادەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست ومێد دەکەین ساتێکی خۆش لەگەڵ ئەو پارچە مۆزیکانە ببەنە سەر کە ئێستا بەیەکەوە هەم گوێگر و بینەری ئەو پارچە مۆزیکانە ئەبین کە لەلایەن بەرهەمی گروپی چەمبەر مۆزیک کە پێک دێت لە چەند بەرهەمێکی مۆزیکی جیهانی و کلاسیکی کوردی کە کارنامەی بەرهەمی ئەو گروپەش لە بەردەستی ئێوێ ئەتوانن سەیری بکەن کە گروپی مۆزیک بەرهەمەکانیان لە چی پێک دێ بەیەکەوە بینەر و گوێگر دەبین.
گروپی موزیکی چەمبەر لە ئیدارەی سەربەخۆ سۆران ئەمڕۆ کۆنسەرتێکی ساز کردو لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سۆران هاوکات بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری سۆران مانگانە چاڵاکی زۆرا زۆر ئەنجامەدات ئەمەش یەکێکە لەو چاڵاکیانەی کە بۆ یەکەمین جارە گروپی موزیکی لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران ئێوارەیەکی موزیکی ساز بکەن هاوکات ژمارەیەکی زۆر لە میوانان بەشداریان تێدا کردووە و هەروەها گروپەکە گروپی چەمبەرە کە ئەزمونێکی زۆر و لە مێژینیان هەیە لەگەڵ موزیک و هاوکات موزیکی کلاسیکی موزیکی کوردیش لێرە بەگوێی بینەران و میواناندا دەزیرینگێتەوە هاوکات ئێوارەیەکی پڕ لە موزیکیە لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری سۆران و ساڵانە چاڵاکی جۆرە زۆرەکەن دیاریکراویش ئەمە بێت یەکەمین چاڵاکی کە لە ژێر چاودێری هەڵگوڕ شێخ نەزیم سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆ سۆران و بە سەرپەرشتی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری سۆران ساز دەکرێت.